بۆ گفتوگۆی زیاتر لەسەر هەموارکردنەوە یاخود با بڵێن خشتەکانی بودجەی 2024 میوانداری بەڕێز دکتۆر ڕێبوار هادیمان کردووە کە سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقە و سەرۆکی لیژنەی دارایی عێراق و ئەندامی لیژنەی یاسایی سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر هاتی ئەم کاتت باش. زۆر سپاس. ئەوەی کە عێراق کردی با بڵێنەوەی لە پەرلەمانەوە ڕۆژ هەموارکردنەوەی بودجەکە بوو یاخود دەستکاریکردنی خشتەکە بوو. دیارە پێشەوەی بێن باس لەوەی بکەین ئایا هەموارکردنەوە بوو یان دەست دەنگدان بوو لەسەر خشتەکە، باس لەوەی بکەین کە ئەو داوایی کە ئێستا تۆمار کراوە لە دادگای فدرال لەسەر ئەو خشتانەی قانونی موازنە ئەوە ئەندامەکی لێژنەی یاسایی وەکو شەخص وەکو ئەندامی با بڵێن پەرلەمان ئەو داوای لە محکەمەی ئیتیحادی کردووە نەک وەکو لێژنەی یاسایی. ئەوە کارێکی یانی با بڵێن تایبەتە بە خودی خۆی و شخصیان پەیوەندی بە ئەو ئەندامەکێ دکتۆرەتوانین ئەندامێکی لیژنەی یاساییە وەکو با بڵێن کوتلەی سربەخۆکان خۆی ناساندیە، بەڵام ئەوش وردەکاری خۆی تێدایە، چونکە ئەگەر بە جێرەی نظامی داخلی محکەمەی ئیتیحادی بگەڕێنەوە لە بۆی ئەوانەی کە دەتوانن تانە لە یاسای بودجە بدەن بە جێرەی نظامی داخلی تەنها سەرۆکی سێدەسەڵاتەکەیە و هەروەها وەزیرەکانە، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە دەتوانن تانە لە یاسای بودجە بدەن دوای ئەوەی کە قانونەکە نافز دەبێتن. خەڵکی ئاسایی یان با بڵێن ئەندامی پەرلەمان بەجیا ناتوانێت تانە لە چۆن ئەو ئەندامە توانیوێتی تەقدیمکردنی داوا لە بۆ محکەمە ئاسایی هەر کەسێک دەتوانێت داوایەک تەقدیم کاتن بۆ محکەمە، بەڵام بڕیاری دادگاتی دەبێت. بڕیاری دادگا ئەوە دەبێت لە ڕووی شکلەوە دەبێت داوایەکە ڕەت بکاتەوە، چونکە ئەو داوایە مخالفە لە بۆ مادەی 22 و هەروەها مادەی 19 لە قانون با بڵێن نظامی داخلی محکەمەی ئیتیحادی کە نظامی داخلی خودی محکەمەکەی دەرچێت لێ پێویستە لەسەر محکەمەی ئیتیحادی ئەو داوایان ڕەت بکاتەوە، چونکە لەلایەن خەڵکی با بڵێن مەسلحەتی تێدانی ئەو کەسەی کە هەیەوە لە نظامی داخلی خۆیان باسی لەوە کراوە. باشە، ئێستا پرسیارەکە و لێ یەکەمەوە هەموارکردنەوە بوو یاخود جێبەجێکردنی خشتەکە بوو یاخود دەنگدان بوو بە خشتەکە؟ بەڵێ لە قانونی موازنایی ئەوەی کە 2023 دەنجی لەسەردرا لە مادەی 77 باس لەوە دەکاتن کە لە ساڵانی دادێ یعنی ساڵی 2024 و 25 حکوومەت با بڵێن خشتەی لە بۆ پەرلەمان دەنێری لە بۆ مەجلیسی نواب دەنێری و مەجلیسی نوابش موافقەی لەسەر دەکات، کەواتەوە هەموارکردنەوە نییە. هەموارکردنەوە با بڵێن موازنە بە جێرەی دەستور باسی لێوە کراوە و مادەی تایبەتی لە دەستور لە بۆ دیاری کراوە کە مادەی 62 باس لەوەی دەکاتن حکوومەت یان با بڵێن مەجلیسی وزەرا مەشروعەک دەنێری لە بۆ پەرلەمان، لە پەرلەمانیش خوێندنەوەی یەکەم و دوای 2 ڕۆژ خوێندنەوەی دووەم و دوای 4 ڕۆژ تەسویت دەکرێت و دەنجی لەسەر دەدرێت. کەواتە ئەوەی کە ناردرا لە بۆ پەرلەمان تەنها خشتە بوو و خشتەش لە مادەی 77 قانونی موازنە بەسەریحی باسی لەوەی کراوە کە حکوومەت دەنێری و پەرلەمانیش موافقەی لەسەر دەکات. خەرجیەکان گۆڕانکاری تیاکرا لە داهاتە هەر گۆڕانکاری تیاکرا، ئەی کە ئەمە ینی هەموارکردنەوە نەبێ چی ینی جیاوازیەکەی چییە لەگەڵەوەی کە یاسایەکی نوێ دەربکرێت؟ ئەوەی کە لە پەرلەمان دەنجی لەسەردرا ئەو خشتانە بوون کە لە حکوومەت هاتن لە بۆ پەرلەمان وەکو خۆی دەنجی لەسەردرا و لە بڕیارەکەی ئەمرە نیابیەکەی کە لە بۆ با بڵێن وەزارەتی عەدل لە بۆ نەشرکردنیش ناردرا باس لەوەی دەکاتن کە ئەو خشتانەی حکوومەت نردیتی لە بۆ پەرلەمان وەکو خۆی پەسەند کراوە، کەواتە هیچ دەستکاریەک لەسەر ئەو خشتەی نەکراوەی کە حکوومەت نردیتی لە بۆ پەرلەمان. ئەگەر دەستکاری بکرابووە ئەو کاتە شێوازێکی تر باسی لەوە دەکات دەمانتوانی بڵێن باشە ئەی بۆ زیاد کراوە کاڵە دەسەڵاتی 2 تریلیۆن دینار دراوە بەسەر وەزیران. بەڵێ ئەگەر باس لە کە بۆ پارێزگاکان بەڵێ ئەگەر باس لە خشتەکان بکەین خشتەکان وەکو خۆی پەسەند کراوە هەر عیبارەت کە زیادیش کراوە لە ناو ئەو با بڵێن یاسایە ئەوەیە کە تعني لێ دەدرێت چێن ئەوانەی کە حەقی تعنیان هەیە دوای ئەوەی کە قانونەکە نافز دەبی لە ماوەی 30 ڕۆژ یەک لەوانەی سەرۆکاتی حکوومەت یان سەرۆکاتی پەرلەمانی یان سەرۆکاتی ئەنجومەنی دادوەری یان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یان وەزیرەکان دەتوانن تعني لێ بدەن. خۆ ئەگەر تعني لێ نەدرا ئەوانی دیکە ئەندامانی پەرلەمانیان هاوڵاتی ئاسایی ناتوانێت وەکو هەر یاسایەکی دیکە تەعەن لە قانونی موازنە بدا بە حجە ئەوەی کەوە دەستوری نیە. ئەو محکەمەی ئیتیحادیش دەبێت لە ماوەی 30 ڕۆژ حەلی ئەو بابەتەی بکاتن. ئەگەر هاتوو بابەتێکی واش تێدا بوو پێویستە لەلایەن ئەو کەسانەوە تعني لێ بدرێتن کە نظامی داخلی محکەمەی ئەی بۆ ئەو مادەی کە دیاری کرا لە با بڵێن لە مادەی 77 بۆ ماوەی 6 مانگ دواکەوت. بەڵێ ئەوە دواکەوت ڕاستە دەبوایە لە بیداەتی با بڵێن ساڵی نوێ و خشتانە بناردرا بەڵام خۆوەک ینی جاری یەکەم نیەمە لە پەرلەمان تووشی ئەو حالەتە دەبین چەندین جاری دیکە و ساڵانی ڕابردوو شووە بووە موازنە زۆر جار هەیە تاخیر دەبی
خۆگەر بەمە بەو شێوەیە باسی بکەین حساباتی ختامی خۆ حساباتی ختامیش دەبوو بینێری لە بۆ پەرلەمان و تا ئێستا نەهاتیە چەند حسابی ختامیمان هەیە لە ساڵانی باش ئەمە کێشە دروست ناکات بۆ خەرجیەکان بۆ داهاتوو کە لە یاخود بۆ یاسایی بوونی ئەو خەرجیانەی کە بۆ پارێزگاکان یاخود بۆ وەزارەت و لایەنەکانی دیکەیە بەڵێ بەکو باسم کردیانی خشتەکان تێپەڕیە و دەنجیشی لەسەردرایە لە پەرلەمان و نەشریش کرایە لە جەریدەی ڕسمی ئێستا حکوومەت کاری پێ دەکات خۆگەر کەستانی لێ نەدا لە ولایەنانی کە باسم کردو هیچ بڕیارێک لە محکەمەی اتحادی دەرنەچی یاساکە تێدەپەڕی و هیچ کێشەشی نابێتن ئەو تاانەی کە جەنابیشتان باسی دەکەن و کە چەند ڕۆژەکە لە ڕاگەاندنەکان باسی لێ دەکرێت لە ڕۆی شکلەوە ڕەت دەکرێتەوە چونکە ئەوان مافی ئەوانیە تاان لە یاسای موازنە بدەن باشە ئەی بۆ 2025 هەمان شت ڕوایەتەوە ئەنی هەمان ئەو خشتانە تەنها پەسەند دەکرێت یاخودچی ئەوەی کە لە مادەی هەفتی قانونی موازنە هاتیە و باستەوەی دەکات کە حکوومەت خشتەکان دەنێری لە بۆ پەرلەمان و پەرلەمانیش موافقەی لەسەر دەکات ئەخر ئەگەر لەوێ مەبەست ئەوە وایە پەرلەمان تعدیلی قانونەکەی دەکات خۆ کاتە باسی لەوە دەکرێت پەرلەمان وەکو یاسا تەعاملی لەگەر دەکات وەکو پرۆژە یاسایەک بەڵام خودی ئەو یاسایی کە لە 2023 دەرچووە کە لە پەرلەمان دەنجی لەسەردرایە و خوێندنەوەی یەکەم و دووەم و بە ئیجراعاتە تەشریعیەکی خۆی داڕۆشتیە ئەو باس لەوەی دەکاتن پەرلەمان موافقەی دەداتێت کە دەڵێ موافقەی دەداتێت کەواتە یعنی تەنها بۆی هەیە موافقەی باتێ بەڵێ تەنها لە بۆی هەیە موافقەی بداتێت پەرلەمان یانیش موافقەی نەداتی خۆ ئەگەر بین باسی یاسای پرۆژە یاسای موازنە بکەین ئەوەی کە لە مادەی 62 باسی کردیە ئەو بابەتە چی دیکەیە ئەو کاتە خوێندنەوەی یەکەمی لۆ دەکرێت خوێندنەوەی دووەمی لۆ دەکرێت پەرلەمان ئەو کاتە لە بۆی هەیە لە بینی بابەکان گۆڕانکاری تێدا بکات و هەروها دەتوانێت کەمی بکاتەوە موازنەوە دەتوانێت پێشنیانیش لە بۆ حکوومەت بکە بە زیادکردن ئەو بابەتە چی دیکەیە ئەو کاتی تەشریعکردنی موازنەیە بەڵام موازنەی ئەو جارێک کە دەنجی لەسەردرا ساڵی 2023 خۆوازە و لە بۆ 3 ساڵی بەجێرەی مادەی 4 قانون ئیدارەی مالی دەنجی لەسەردرا و لە بۆ 3 ساڵ تێپەڕێت کەواتە ئەگەر بە هەمان شێوەی هەر موازنەی دیکە خوێندنەوەی یەکەم و دووەممان لۆ کرد کەواتە ئەمە موازنەی نوێمان تەشریع کرد قانونێکی نوێی موازنەمان تەشریع کرد ئەو کاتە ڕقەمێکی نوێشی دەدەینەوە کە قانونی موازنەمان تعدیل کرد کەواتە ئەیدی ئەو بابەتی کە باسی لەوە دەکرێت موازنە لە بۆ 3 ساڵە ئەو 3 ساڵی کە باسی کردی لە مادەی 4 قانونی ئیدارەی مالی بە شێوەیەک تعاملی لەگەر دەکەین ئەم پێم وایە ئەو خشتانێک کە هاتنە پەرلەمان تەنها پێویستی بەوەی بوو کە لە پەرلەمان دەنجی لە بۆ بدرێ و ئەوەی بەڕاستی کە سەرۆکی کۆماریش پەسەندی ئەو ئەمرەنیابیەی کرد کە لە پەرلەمان دەرچوو پێم وە بوو زیاد بوو لە پەرلەمانەوە یەکسەر دەبووە لە بۆ وەزارەتی عەدل بنێردرێ وەزارەتی عەدلیش لە وەقای عراقی نەشری بکاتن و نافز دەبوو پێویستی بە پەسەندکردنی سەرۆکی کۆماریش نەبوو چونکە سەرۆکی کۆمار عادەتەن قانونەکان پەسەند دەکات نەک لە باشە مافە دارایی و یاساییەکانی هەرێمی کوردستان لە ناو خشتەکەدا لە ناو بودجەی 2024 هیچ گەرانتیەکی بۆ کراوەکو خۆی جێبەجێ بکرێ وەکو خۆی خەرج بکرێت بەڵێ دیارەوەکو باسم کرد ئەو خشتانی کە لە حکوومەتەوە هاتبوون لە بۆ پەرلەمان وەکو خۆی دەنجی لەسەردرا و لە بڕیارەکەش لە ئەمرنیابیەکەش کە دەرچۆڕەوان کرا دەرەی خشتەکانی لە بۆ پەرلەمان هاتی وەکو خۆی پەسەند کراو تێپەڕی ئەوەی کە لە ناو بابڵێن خشتەکان هاتیە بەڵێ ئەوەی کە تایبەتە بە بابڵێن موچەی فەرمانبەران ئەوە ئسابتە لە نەفقاتی تەشغیلیە و حکوومەت ملزەمە هەمومان لە کاتی خۆی سەرفی بکاتنەوە هیچ حجەک نییە لە بۆ حکوومەتی اتحادی کە ئەو ڕاتبەڕا بگرێت دڵنیایی تەواو درێت لەسەر ئەو مافە دڵنیایی تەواو دەدەین لە ڕووی یاساییەوە هیچ کێشەی نییە مادام حکوومەتی اتحادی ڕاتبی موظفینی خۆی سرف دەکاتن کەواتە دەبی لە هەمان ڕۆژ یان ڕۆژێک بەجێرە ئەو جەدوەلەی کە دایدەن لە هەمان ڕۆژیان ڕۆژی پاشتریان ڕۆژێک پێشتر دەبی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێری و لە چاوەڕێی هیچ جۆرە ڕێکەوتنێکی دیکە چاوەڕێی هیچ کێشەی دیکەی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی ناکرێت لەسەر بابەتی بودجە چونکە پێشتریش لە دانیشتنەکان کە دانیشتنەکان دەکران لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی اتحادی و کاتە حەجەی ئەوە بووکە بە قانونی موازنە ڕێگای نادا لەبەرەوەی کە با بڵێن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نەفقاتی تەشغیلی نییە لێ ناتوانانی سەرفەکە ئەگەر هاتوو خستمانە وەکو با بڵێن موچەی فەرمانبەرانی حکوومەتی اتحادی لە نەفقاتی تەشغیلی بۆ ئەو کاتە ئەویش ملزەم دەبی جێبەجێ بکاتن ئەو جارەکە خشتەکان هاتن خشتەکان بەڵێ بەو شێوەیە تقریبا 9 تریلیۆن و 300 میلیارد ئەوە سابتە بە لەسەر حکوومەتی اتحادی کە مانگانە لە کاتی خۆی سەرفی بکاتن بۆ فەرمانبەرانی هەرێم و هەروەها ئەو تریلیۆن و 700 هەزارش تقریبا ئەوەی کە پەیوەستە بە 700 میلیارش پەیوەستە بە با بڵێن ڕعایی اجتیماعی ئەوش دەبێت وەکو موچەی فەرمانبەران تعاملی لەگەر بکرێتن و حکوومەتی اتحادی ناتوانێت تاخیری بکاتنیان لە کاتی خۆی نێنێری ئەوانی دیکە بەجێرەی ئەو
ڕێکەوتنی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێم حکوومەتی اتحادی و ئەو سەرفیاتای کە ما بڵێن ئەو نەفەقانە ئیسtisماریانێک کە لە محافظاتی دیکە سەرف دەکرێنەوە ڕێژەی هەرێمی کوردستان 12.67 دێتە خوارەوە بابەتە چی دیکە بەڵام بابەتی موچە و بابەتی ڕێهای اجتماعی نەخێت یەکلابیتەوە بەو خشتانی کە دەنجی لەسەدرا و خشتەکانیش پێم وایە تێپەڕی ئەگەر هاتوو لەو ماوەی کە هەیە خودی حکوومەت تانی لێنەدا پێشمانی حکوومەت تانی لێ بدا چونکە لە بڕیار لە ئەمرنیابەکە زۆر بەوازی هاتی خشتەکانمان پەسند کرد وەکو ئەوەی کە حکوومەت نردبووی کەواتە حکوومەت خۆی خشتەکی نردبیت و ئێمەش وەکو ئەوەی کە ئەمەش وەکو ئەوەی ئەو نردیتی پەسندمان کردیانی تان لەست دەگریتم پێم وایە مەگەر خۆی تان لە بڕیاری خۆی بدەن ئەوە لە ڕووی یاسایی و لە ڕووی مالی و ئەوە باسمان کرد بەڵام خۆ لە ڕووی سیاسیشەوە پێم وایە توافقی سیاسی هەموو لایەنەکانی لەسەر بوو بەو شێوەیە کە تێپەڕێتن لەبەرەوەی کە زۆربەی کات کە قانونی موازنە لە پەرلەمانتێ دەپەڕی زۆرترین مشتومڕ و زۆرترین گفتوگۆی لە ناو قاعی پەرلەمان و لە لێژنەی مالی لەسەر ئەو یاسایە لە پەرلەمان ساڵانە ئێمە ڕوبەڕووی دەبینەوە بەڵام ئەوەی ئەو جارە بەڕاستی لە ناو هۆڵی پەرلەمان 1990 پەرلەمان حاضر بوون تەنها کەسێکی بابلێن گلەیی یان بابلێن اعتراضی نەبوو لەسەر ئەو یاسا ئەو ملحقە کە بەو شێوەی تێپەڕێ زۆرینەی یان بابلێن تەواوی ئەندامانی حاضر بووی ناو هۆڵی پەرلەمان دەنجیان لەسەدرا ئەوەش دلیلە لەسەر ئەوەی کە هەموو کوتلە سیاسەکان بابلێن توافقیان لەسەر ئەو بابەتە هەیە و هەمووشیان پێرازی بوون و دەنجیشیان لەسەردا لۆ یعنی دوور ینی جگە لە بابەتی یاسایی و بابەتە مالیەکان لە ڕووی سیاسیەوەش پێم وایە ئەو ملحقانەی کە هاتنە پەرلەمان و تێپەڕین توافقی سیاسی لەسەرکراوە پێم وایە بە ئاسانی دەتوانرێت تێپەڕی کێشەشی نەبێت مستەقبل بەڕێز دکتۆر ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسای پەرلەمانی عێراق لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە بەخێر هاتن.